لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. اللهم افتح لنا أبواب رحمتك وألحقنا بالصالحين. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما وفهما في الدين. خۆشەویستان لە بەرنامەیەکی بەرنامەی پێشەنگ بوون کە بەرنامەیەکە تایبەتە بەوەی چۆن دەتوانین ئێمە پێشەنگێکی چاک بەرهەم بهێنین. وەکو باسمان کرد کە 5 بنچینەی سەرەکیمان هەیە بۆ ئەوەی بتوانین پێشەنگێکی تەواو، پێشەنگێکی ئەکتیڤ و هەروە پێشەنگێکی بەسوود دروست بکەین گۆت بەرهەم بهێنین. گوتمان 5 بنچینەی سەرەکیمان هەیە. بنچینە یەکەم گوتمان گرنگیدان بە بەهایەکان. ئەو بەهانەش گوتمان 5 شت لە خۆ دەگرێت. لە پاشەوەی دومیان پلاندانان، لە پلاندانش 5 لە خۆی دەگرێت. لە پاشەوەی تەرکیزکردنە سەر عیلاقات بە هەمان شێوەش 5 شت لە خۆ دەگرێت. هەروە توانایەکان و لێهاتووی بە هەمان شێوە 5 لە خۆ دەگرێت. هەروە ئینجازاتیش کە بەرهەمەکان ئەویش بە هەمان شێوە 5 لە خۆ دەگرێت. یار بوو لە بنچینەی یەکەمووی ئەویش بریتی بوو لە بنچینەی بەهایەکان کە باسی بەهای ئیمانیەکانمان کرد و هەروە بەهای نفسیشمان باس کرد کە گوتمان بەهای ئیمانیەکان کە باسی نیەتمان کرد، باسی تەوەکولمان کرد، باسی عیبادەتمان کرد، هەروە باسی ذیکرمان کرد، هەروە باسی ئاخیرەت و برنمان کرد. گوتمان ئەو 5 بەهایە کە شتێکی سەرەکینە بەهای ئیمانینێ کە پێویستە کەسێکی پێشەنگ دەستی پێ بگرێت. لە پاشەوەی هاتینە سەر بەها نەفسیەکان بە هەمان شێوە لە بەها نەفسیەکانیش باسی 5 خاڵمان کرد. باسی دوورکردنەوە لە نەڕەڕاوچێ قەلەقی کە پێویستە ئەو کەسەی دەهەیە پەیامی هەیە و هەروە پێشەنگێکی چاک سو نەفعی هەبێت لە بۆ خەڵک، سوودی هەبێت لە بۆ خەڵکدا، دەبێت دوورکەوتەوە لە دڵڕاوچێ. دوورکەوتنەوە لە گرەی دەرونی کە بەڕاستی گرەی دەرونی زۆر جوان ئینسانەکان گرەی دەرونی بۆ هۆی ئەو ڕابردووی هەیە بۆ خۆیان دروست کردووە. پێویستە کەسی پێشەنگ بە هەموو شێوە دوورکەوتو لە گرەی دەرونی یا موقیفێکی هەیە لەگەر کەسێک ئەو موقیفە بۆی لێکردێ بە شێوەیەکی سلبی بیر بکاتەوە، پێویستە لە گرەی دەرونیەکان کەسی پێشەنگ دوورکەوێتەوە. هەورا دوورکەوتنەوە لە ڕابردوویەکی تاڵ کە ئەو ڕابردوو خۆت بە ڕابردووی لە ڕابردوو نەمینێەوە بە هەمان شێوە زۆر زاروێ ئینسانەکان خۆیان لە ڕابردوو سزن دەکەن و یان کۆت دەکەن و دەبنە کۆیلەی ڕابردووەکانی خۆیان. پێویستە ئینسان ئەگەر بێت و ڕابردووش کەسێکی هێنا پێویستە کە سوود وەرگری بۆ ئەوی بتوان لێ داهاتوودا سەر بکەوێت. هەروە دوورکردنەوە لە ڕابردووی ناخۆش کە باسمان کرد، هەوە دوورکەوتنەوە لە غوڕور و هەروە خۆ بە گەورەزانیش بە هەمان شێوە ئەوانە پێدرێن قیەمی نەفسی. کامڕۆ دەمان هەیە باسی بکەین کە یەکێک لە بەهایەکان گوتمان باسی 5 بەها دەکەین. بەهای ئیمانیمان باس کرد، بەهای دەرونیشمان باس کرد، ئەمڕۆ باسی بەهای ڕەوەشتی دەکەین. 5 بەها کە بە هەمان شێوە چۆن کاتێک باسی ئیمانمان کرد بەهای ئیمانیەکانمە پێشمان باس کرد، هەروە لە بەهای دەرونیەکان گوتمان دەبین پێشەن خۆی پارێزە لە 5 کە 5 بەهای دەرونی کە خۆی بپارێزی بە هەمان شێوە ئەو ڕۆدەی باسی ڕەوش دەکەین. زۆر جوانەیە کە دەبینی هەندێک لە خەڵکدا توانایەکی ڕادەبەری هەیە لە بواری خۆی بەهێزە، هەروە لە قسەکردنیش توانایەکی چاکی هەروە ئەگەر بێت و لە شکل شێوەش دەخوای پەروەردگار بە شێوەیەکی جوانی دروست کردووە. بەڵام لە هەمان کاتدا دەبینی لە لای جەماوەر ئەو مەقبولیەت و یان ڕەزامەندی جەماوەر بەدەست ناینێ. ڕەزامەندی جەماوەر خاصەت نەگەر بێت و باسی پێشەنگێک بکەین کە خاوەن پەیام و خاوەن ڕیسالە بێ، دەبی ئەخلاق، دەبی بێل لە توانایی و هەروە بێل لە زیرەکی و بێل لەوەی کە کەسێکی پۆشتە و با بڵێن لە ڕووی ڕووکەشی دامەغڵبی بە هەمان شێوە دەبین لە خوڕەوەش داچە خوڕەوەشتێکی چاچی هەبێ. بۆیە دەبینی ئەگەر بێت و ئینسانەکە هەرچەندە توانایی هەبێ، هەرچەندە زیرەک بێ، بەڵام ئەگەر بێت و لە ڕەوشدا ڕەوشتێکی توندی هەبێ، ئەو جۆرە کەسە بەڕاستی خەڵک لێ دوور دەکەوتەوە. وەکو کاتێک قرآن باسی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەکا ولو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك. کەواتێرە باسی ئەگەر بێت و باسی صفەتێک لە صفەتەکان دەکا ئەگەر بێت و تۆ کەسێکی تند باە لەگەر سەحابەکان لەگەر یارەکانی خۆتدا ئەوە هەموو لە دەوری تۆی پێغەمبەر صلی الله عليه وسلم دوور دەکەوتەوە. کەواتێرە مەبەست لێرە پێشەنگ بوون پێویستە ڕەوشێکی تایبەتی هەبین بۆ ئەوی بتوانێت خزمەتی ئەو خەڵکە بکە، هەروە ئەو علم و زانستەی هەیە کە بگەیتە چێ بگەیتە بەرامبەری. ئەگەر بێت و لە خوڕەوەشدا هەروەها بەها ڕۆشتەکان لاواز بوو کە بۆ هۆی ئەوەیدا پەیوەندیەک پسرا لە بینی زەماوەر و هەروە لەگەر پێشەنگەکە بۆ هۆی ئەو ڕەوشتانی هەیەی بە هەمان شێوە دەبتە هۆی ئەو زانستە هیچ نەفعێکی ناوی. بۆیە بەها ڕەوشتەکان کاریگەریان هەیە لەسەر سەرکەوتنی پێشەنگ.
ئەربێت و کەسەکە دەست بەها ڕۆشتیەکان بگرێت دەبتە هۆی سەرکەوتنی ئەو کەسە بە پێچاوانەکەشی ڕاستە ئەگەر بێت و کەسێکی پێشەنگ کە خاوە ڕیسالە و خامە پێیان بێ خاستان باسی پێشەنگێک دەکەین کە خزمەتی دین ئیسلام دەکە باسی پێشەنگێک دەکەین باسی شوناز دەکە باسی پێشەنگێک دەکەین باسی ڕەوش لە بەها باڵایەکان دەکە ئەگەر بێت و باسی ئەو بابەتانەی کرد پێویستە ئەو کەسە کە بەها لە بەها ڕەوشتەکاندا زۆر بەرز بێ و هەروەها لێ هاتووبێ بۆی پێشەنجی پەیامدار کە کەسێک بوو پەیامی هەبێ ببێ بەها ڕەوشتەکان ناتوانێت سەرکەوێت وە کاریگەری هەبێت بۆی پێویستە ئەو کەسەی دەیهوێت پێشەنگێکی چاک بێ خاوەن پەیامە دەبێ دەست بگرێ بەو ڕەوشتانەی کە ئێمە لێرە باسی دەکەن بۆ یەک لەوانە کە نەبوونی کە زۆر زاروێ ئەو ڕۆشتانە نەبوونی خۆ بە گەورە نەزانین یعنی کەسەکە خۆی بە گەورە بزانانی دەبتە هۆی ئەوەی خەڵک لێ دوو دەکتۆ کەواتە پێچەوانی خۆ بە گەورە زانێت تەکەبور تەواضع هەروە ڕازگۆیی لە پەیامدا مەبەستمان لەوەیە کە ڕازگۆبی لە پەیام ئەو قسانێک کە دەیکا لە ڕووی ئاکار و لە ئاکارەکاندا چییە لە ئاکاریدا ڕنگدانەوەی لەسەر کردەوەکانی هەبی هەروە لێ خۆش بوو هەروە ئەرەیەبی لە ژیاندا هەروە گوێگرتن لە خەڵکدا کە ئەو بابەتانە کە ئێمە دەمان هەوێ باسی بکەین بۆیە لێرە لەو بەرنامەی ئینشاءالله کە بەرنامەی 21 تاکو 25 باسی 5 بەهای ڕەوش دەکەین کە یەکەمیان تەواضع دومیان ئەسەفا دڵسافی التەسامح باسی لێ خۆشبوون دەکەین هەروە باسی ئەرەیی دەکەین باسی گوێگرتن دەکەین هەر یەک لەم بەهایانە دەکەینە بەرنامەیەک بۆی لەم بەرنامە باسی بەهایەک بەهای یەکەم دەکەین کە ئەویش تەواضع بۆیە کاتێک دەگەینێت تەواضع بریتێ خۆ بە گەورە نەزانین یعنی کەسەکە دەبێت خۆی بە چونکە عێلاقەیەک پەیوەندیێکی تونند و تۆڵ هەیە لە پەیوەندیێکی ینی پێچەوانەی هەیە لە بینی تەکەبوڕ کەسێک غوروری هەبی لەگەر تەواضع هەبی کە تەواضع و غوروری دووشتی پێچەوانەیەکە کە خوای پەروەردگار هەروە پێغەمبەر صلی الله علیه و لەسەندەها شوێن نەهی کردی ئینسان کبری هەبێ کە کاتێک ئینسان کبری ولا تمشي في الأرض مرحا کاتێک بەو شێوەیە خوای پەروەردگار بە شێوەیەک مەڕۆکە خۆت بە فەخر بە خۆت بکەوی و کە بە شێوەیە کە ئەنەما تەنها تۆ لەسەر دنیا هیچ کەسێشتر نییە بۆیە کاتێک دەگەڕێنەوە سەر تەواضع أن تخرج من بيتك فلا تلقى مسلما إلا تراه أفضل منك کە هەندێک لە عولەمایەکان باسی تەواضع دەکەن باسی خۆ بە گەورە نەزانین دەکەن دەری کاتێک نەماڵەوە دەسێ دەری هەر مسلمانێک ببینی بزانە وا بیر بکەوە بە یەقینی کە ئەو لە تو باشترە هەروەها هەندێکی تریش دەرفەرمووی التواضع انكسار القلب لله تبارك وتعالى تواضع بریتە شکاندنی دڵە بەرامبەر لە بۆ خوای پەروەردگارە هەروەها خفض الجناح الذلي للمؤمنين للعباد الله هەروەها ملکەتیش هەروەها تەذەلولیش بکەی خۆ بە کەمزانین بزانی بەرامبەر ئیماندارە بۆیە لە هەمووی زیاتر ئەگەر بێت و بڵێن چی کەسێک لە هەموو کەسێک زیاتر پێویستی بە تەواضع کەسی پێشەنگ کە کەسێک ئەگەر بێت و بەناوبام و کەسێک بێت و ئەگە ناسرا بوو کەسێک ئەگەر بێت و بانگخواز بوو ئەگەر بێت و خەڵک ناسی جەماوەرێکی هەو پێویستە لە هەموو کەسێک ئاگاداری خۆ بێت لە مەسەلەی تەواضع چونکە ئەو کەسە ئەگەر بێت و بدە پێشەنگ یان بەناوبام بوو کۆمەڵە خەڵکێک بە دەوروبەریتی لەوانەیە ئەو کۆمەڵە خەڵکە کاتێک بە دەوروبەریتی وا بکە هەز دەکە کە شتێکی گەورەیە یان سایش دەکرێت یان بە خەڵکەکە دەرێ بەڕاستێت و کابرایکی زیرەکی هەروەها دەستخۆشی لێ دەکەنەوە ئەو بابەتانە گومانی لێدانەیە کە دەستخۆشی پێویستە لە خەڵک بکرێت بەڵام نابی ئەو دەستخۆشیانە کەسێکی پێشەنگ وای لێ بکە کە تەواضعی نەمینێ وای لێ بکە کە خۆ تەفاخر بە خۆ بکە یان دەبێت ئاگادار دڵی خۆبی ئەو بابەتانە کە نەبتۆ هۆی ئەوەی لە سنوورەی دەرسی لەو سنووری دەرسی کە خوای پەروەردگار بۆی دانە بۆیە خۆی دوور کاتۆ لە بابەتانە بۆیە کاتێک دەرەی المفاخرة بالجاه والمال کە یەکێک لەوانە کە دەبتە هۆی دەرچوونە تەواضع کە کەسەکە شانازی بەوەی بکە بە جاها بە مالە بەو زانستێکی خوای پەروەردگار پێدایەتی بەڵکو پێویستە برێ ئەم شتانە الحەمدولله فەزلی خوای پەروەردگارە کە ئەو شتانەی پێدامە پێویست ناکە خۆم لەسەر هیچ کەسێک چییە هەڵکێشم بۆیە تەواضعیش ئەگەر بێت و تەماشا بکەین تەواضع تەنها ڕووکەش نییە کەسێک جلێکی شۆڕی لەبەر بکە جلێکی دڕاوی لەبەر بکە خۆی ئاپشامدەوە کە بەو شێوە بخین تەواضع کە پەیوەندیەکی بە دڵ هەیە کە دڵ هەیە زۆر زارێ ئینسانەکە هەبوونە و تەواضعێکی کاملی هەیە با پێچەوانەشێ کەسێکی هیچی نییە بەڵام بەڕاستی کبرێکی زۆر گەورە هەیە کبرێکی زۆر گەورە هەیە وەکو شاعر فەرمووی ولا تمشي فوق الأرض إلا تواضعا بە هیچ شێوەیەک لەسەر زەوی مەڕۆ إلا بشوية متواضع بشوية كفخر بخونك بشوية كخوب قورة نزاني فكم تحتها
چەندەها کەس هەیە لەژێر ئەو زەویەی قوم هم منك أرفع كتندها كسهية لجير أو زوي لا أرفع منك يعني لا توب لبرسترا وكو كاتيك تمشاهدة كينك وكو أو با لنزم وتاسود تبي دبيني أجر بيت تمشى أو بكين أو سندي نزم بيه لشوين نزمك أو كحد قرين وهروها كاتيك أو نزماياتي وكو أو با لنزم وتاسود تبي دو كلمة با لبرزي تازيان تبي تمشاهدك أجر بيت تمشى براوردك لبيني أو دو كلب كين كأو ديت خواره خوي نزم دكاتوا برو خواره دتي برو خواره دتي تو برو أوشينا دتي كنزمية تجتدا تواضعي تدا بو خلق سودي اللي ودقري وكو أو با لنزم وتاسود تبي وقدو كلمة با لبرز تازيان تبي كاتج دو كلي دبيني كبرز دبتوا أو دو كلا هر سند دبيني خوي بجورة دزاني بلام تي هي بلام زياني هي أو فرموداني كتندها فرمودمان هي باسي تواضع دكا بيغمر صلى الله عليه وسلم دفرمي إن الله أوحى إلي أن تواضعوا خواهي پرودگار وحي نيقايل ومنار كبيوست إما كخومم بجورة نزاين حتى لا يفخر أحد على أحد حتى لا يفخر أحد على أحد ولا يبغي أحد على أحد بشيوك لشيوك كان كسي خوي بجورة نزا فخر وشانازي بس كسيش لنا لا كأنما اللي بيغمر صلى الله عليه وسلم بيناسيش تواضع كريا كتواضع بريتلوي تو شانازي بس كسنكي شانازي بزواني كي خودنكي شانازي بعلمك خودنكي شانازي بمالك خودنكي شانازي بوينكي خوي پرودگار كزماوري شي داي خوي پرودگار شتي داي بلكو اوانا هم لا بريبتيا لا خوي پرودگار بو اوي دايته من خوي غور بيم تاقيد كاتو بو او سود بخوم غينم سود بدورود بربر غينم وروى بيغمر صلى الله عليه وسلم دفر وما تواضع أحد لله إلا رفعه الله هر كسي تواضع بنويني هر نفرك تواضع بنويني لبناء خوي پرودگار إلا خوي پرودگار سيلة دك برزي دكاتو وما من آدمين إلا في رأسه حكمة أروى بيغمر صلى الله عليه وسلم دفرمي حمو بني آدميك لا ناو سري حكمة اشتدا بيدي ملكين أو حكمة بدستي ملكك بدستي فريشتك فإذا تواضع قيل للملك أجر بيت تواضعه بو ملك ارفع حكمته وإذا تكبر قيل للملك ضع حكمته أجر بيت أو كسا تواضعك أو حكمتك إخوة پرودگار ارفع حكمتك ودانايك برزك زياتر داناي بده والله ما قرب بيت سوانا كسا كتكبري كر لو كاس إخوة پرودگار ضع حكمته لير داناي كيس لي بهنا خوالوا هروا اگر بيتو تمشى قرآن يشكي بهمان شيء وخواي پرودگار باسي كومالا بنديك دكا لسورة فرقان لآيات الشيسوسي وعباد الرحمن الذين يمشون على الأرض هونا كباسي هونا دكا ابن قيم رحمة خوالي لي بيدفرمي سكينة ووقارا متواضعين بشيوك دقرون بشيوك سكينة لسرخو وقار ككاتك روشنكي نرميك بلام نرميك تيدا هيبتي تيدا وقاري تيدا بيامتي تيدا كبشيوك ده متواضعين بشيوك متذللين كبشيوك ده خوان شانازي بسر كس ناكن هروا كاتيك حسني بصريش ده فرمي علماء حلماء ده اگر بيتو كسيك زانابي دبي نرمونيابي كما شيو نرمونيانا كما بسمم نسيا متواضعك كسيك اگر بيتو نرمونيان بو او نرمونيانا دبتو هوي او كسيك متواضعي ليدر دسي زو هرناتي اگر بيتو مشا جاني بيغمر صلى الله عليه وسلم كين بتشيك متواضع با اگر بيتو مشا بيلا وكان خوي ساده كردوا يعني او بيلا انا كوكو دي دوريو يعني اسداك بونموني اسداك خلقك مان هي راس خود استعمال و بيشنجي شو هروا خوي بلواني بابا قواسي بزاني هروا خوي بشتيك بزاني لواني او كارينك والله بيغمر صلى الله عليه وسلم فير مان دك كمتواضع بين لمالو متواضعين مرو مالاتي بيغمر صلى الله عليه وسلم دوشي يعني توقعك تونيتي بيغمر صلى الله عليه وسلم اگر بيتو او مشهد بين بيرسايخو بيغمر صلى الله عليه وسلم بدست مباركاني سي مريدوشيا هروا نان خواني بيغمر صلى الله عليه وسلم وكو كمالك سيغتنها نان خواني كان يا لقد دولمندو لقد تشيني جي بيدر النخبه وابا انا اصل وايا كسي بيرشانك كسي بان خواز كسي اگر بيتو بناو بانك بو كايش دك بو اسلام ده بيخوي لها جاران براسي نيزي كتو چونك تنا هجاران اسلام سر داخل براسي نخبه
زۆر زاروێ باسی نوخبە دەکرێت نوخبە بەڕاستی زۆر زاروێ تووشی غرور دەبێت بەڵکو ئێمە دەبێ لەگەر عام خەڵکی عام هەر خەڵکی هەژار لەگە ئەوانە بۆی پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر گرنگێکی تایبەتی بە هەژاراندا نانی لەگەر خواردن و هەروە لە مەجلیسیان دانیشتیە هەروە دەبینین بە هەمان شێوە کاتێک پێغەمبەر صلی الله علیه وسلم کاتێک دەستە مەجلیسێک ئایا چووە لە سەرنجانی دانیشتووە وەکو زۆر زاروێ کەسێک پێشەنگە خۆی بە شتێکی گەورە دەزانی بەڵام ڕاستەوخۆ خاستە لە تازیەکان یان لە کۆڕ کۆبوونەوەکاندا ڕاستەوخۆ دەچێتە شوێنێک کە کەسێک گەنجێک هەردەستێنی یان کەسێک کە دەستێنی جێ لە بۆ دەکەنەوە بەڕاستی ئینسانی موسڵمان ئینسانی پێشەنگ بە هیچ شێوەیەک ئەم کارە ناکات چونکە پێغەمبەر صلی الله علیه وسلم چوبێت هەر مەجلیسێک لەو شوێنە دانیشتووە لەو شوێنە کە جێگا هەبووە نەک هەروە پێغەمبەر نەهی کردیە کە کەسێک لە شوێنی کەسێک دانیشت هەری بستێنی هەری چونکە ئەوەش بە هەمان شێوە چونکە لەوانەیە ببتە هۆی ئەوەی هۆی شکاندنی کەسەکە لە ڕووی دەڕووی بۆیە بە هیچ شێوەیەک کەسی پێشنگ نابێت بتە هۆی ئەوەی کەسێک بریندار بکە بزە شوێنی کەسێشتر کە پێغەمبەر صلی الله علیه وسلم بەو شێوەی مامەڵەی کردووە هەروە بابەتە چی هەیە کە پێویستە بینی تەوازنێک دروست بکەین ئەو تەوازنە زۆر گرینگە کە تەوازن بین التواضع والإهانة کە دوو بابەتی زۆر خەڵک تێکەڵی دەکات بە هیچ شێوەیەک مسلمان نابی ئیهانە قبول بکە بەڵکو پێچەوانی ئیهانە عزەتە ئینسانی مسلمان دەبی عزەتی هەبی بەڵام نابی کبری هەبی کبر لەگەر عزەتی جودایە بۆی خوای پەروەردگار ولله العزة ولرسوله وللمؤمنين ولكن المنافقين لا يعلمون خوای پەروەردگار عزەتی دایتە پاڵەخۆ هەروە دایتە پاڵ پێغەمبەر صلی الله علیه و هەروە دایتە پاڵ ئیمانداران بۆی پێچەوانەی ئیهانەکردن بریتە عزەت بە هیچ مسلمان لا ينبغي أن يذل نفسه يعني لا ينبغي أن يذل نفسه كم يا خوي توشي إهانة نكا هروا إهانش نابي قبولك بونمونا قبول نكرني استم هي شيء لسر مسلمان بري والله كاكا متواضع مستم قبول ذاك بحر ظلم من يمكن أو بابت دست بابت إهانة كردن هروها قبول كردن هروها تاوان قبول نكردي تاوان هروها بدروشتي بهي شيء إنساني مسلمان نابي بدروشتي قبولك بما بنيتي تواضع برك أو إهانة عزت قبول كإهانة كردن قبول كردي إهانة وازنان العزت هروها شكاندن لا كساني بباور ئەگەر کەسێکی باوەڕ ویستی کە مسلمانەکە تێک بشێنی یان شکانەوەی کە بە هیچ شێوەیەک ئەو جۆرە ئیهانە قبول نەکات بۆیە جارێک پیاوێک دەڕێتە حەسەنی کوڕی عەلی دەرێت تۆ إن الناس يزعمون أن فيك تيها خەڵک وا دەرێت تۆ کەمێک کبرت هەیە فقال ليس بتيه ولكنه عزة ئەوە تەیه بەڵکو خۆگە بە گەورەزانی عزەتە خو كرامته كعزة من هي وتلا قول الله تعالى هروها تلا قول الله تعالى ولله عزة ولرسوله وللمؤمنين ولكن المنافقين لا يعلمون بويا إنساني كنتمان كخواي پروردگار كباسي تواضع لك أو آياتانو هروها أو أحاديثانا دي بيشنگ أو بيشنگ کە پێشەنگێکی کاریگەر دەبی هەروە پێشەنگێک دەبی کە جەماوەرەکە خۆشی دەبی هەروە پێشەنگ دەبی خەڵق قسەی لێ وەردەگری کە پێشەنگێکی چبی پێشەنگێکی متەواضع بی کە جوابدانەوەی خەڵک بکە زۆر جاروێ تەلەفۆنیان بۆ دێت جواب نادەنەوە یان کەسێک ڕسالەیەکی بۆ دەنووسی ڕسالەکەی جواب نادەنەوە یان لە کۆمێنتەکان ئێستاکە بە سۆشیال میدیا ئەو بابەتان هەیە پێویستە ئەو کەسەی کە پێشەنگێک کە پەیامی هەیە وڵامی خەڵک بداتەوە وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين. لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا.